ئەمانە سەربازانی سووریا و چەکدارانی نزیک لە حکومەتی ئەو وڵاتەن پاڵپشتی خۆیان بۆ رووسیا دەردەبڕن. وەزارەتی بەرگری رووسیا دەڵێت دەیان کەسیان لە سووریا خۆیان ناونووس کردووە بۆ ئەوەی بچنە ئۆکرانیا و شەڕ بکەن. ڕۆژی هەینی ڤلادیمیر پوتین فەرمانی با وەزارەتی بەرگری وڵاتەکەی کرد بە گوتەی خۆی ڕێگە با بەشداربوونی خۆبەخشی بیانی لە شەڕەکەدا بدەن. ئەگەر بینیتان خەڵکێک هەیە دەیەوێت وەک خۆبەخش هاوکاری خەڵکی دۆنباس بکات بە تایبەتیش بێ بەرامبەر ئەوە پێویستە هیواکەیان بەدی بهێننەوە هاوکاریان بکەین بگەنە گۆڕەپانی جەنگ. وەزیری بەرگری رووسیا دەڵێت 16,000 کەس لە وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە داوایان کردووە شەڕ بۆ رووسیا بکەن. سەرۆکی ئۆکرانیاش لا پلانی رووسیا بۆ بەکارهێنانی چەکداری بیانی تووڕەیە. موشک و هێرشی ئاسمانی و تۆپباران بەس نەبوو بە کرێگراوانی سروشی هاتە سەر کە هیچ جیاوازەیەک لە نێوان ئەوەدا ناکەن کێ لێرە بە چ زمانێک قسە دەکات. بۆ چکەنی سەیەک دەڕوادیان سەربەکان پارتە ئەوانە هەندێک بە کرێگراون کە تاکە ئامانجان ئەوەیە بشنە خاکێکی بیانی و خەڵک بکوژن. لە کاتێکدا کە زیلینسکی بەکارهێنانی چەکداری بیانی لەلایەن رووسیاوە باڕەوان نابینێت بەرپرسانی ئۆکرانیا ڕایان گەیاندووە نزیکەی 20,000 کەس لە 52 وڵاتەوە گەیشتونەتە ئۆکراینیا و ئێستا لە پاڵ سەربازانی ئۆکراینی شەڕی رووسیا دەکەن. لێرە لە باڵیۆزخانەی ئۆکراینە لە پایتەختی ئەمریکا چەندین ئەمریکی خۆیان بۆ هەمان مەبەست ناونووس کردووە. ئەمانە ئەو بەکرێ گیراوانە نین کە لە پێناو پارەدا دێن، نەخێر هەرگیز. ئەمانە خەڵکی نیازپاکن و دەیانەوێت یارمەتی ئۆکراین بدەن تاوەکو شەڕ بۆ ئازادی بکەن. ئەریک کریگەر یەکێکە لەو هاوڵاتی ئەمریکانەی گەیشتووەتە پۆڵەندا بۆ ئەوەی بچێتە ئۆکرانیا و شەڕی رووسیا بکات. هەموو کەس حەز دەکات باز لە ئازادی بکات، بەڵام ئازادی تەنیا بۆ کەسانە بەدەست دێت کە ئامادەن بستنە پێشەوە و شەڕ لە پێناویدا بکەن. پوتین چەکدارە بیانیەکانی لایەنگری ئۆکرانیا با بەکرێگیرە و ناو دەبات و دەڵێت مۆسکۆ وەکو کاردانەوەیەک بڕیاری داوە چەکداری سووری وەربگرێت. بەرپرسانی ئەمریکیش بە میدیای وڵاتەکەیان گوتووە ئەو چەکدارە سووریانە ئەزمونیان لا شەڕی کۆڵان بە کۆڵان هەیە و پوتین دەیەوێت بۆ گرتنی کیێڤ بەکاریان بهێنێت کە تاوەکو ئێستا بەهۆی بەرگری سوپای ئۆکرانیا سەربازانی رووسی نەیانتوانیوە کۆنتڕۆڵی بکەن.